بەناوی خوای بەخشندەی میهرەبان، سڵاوی خوای گەورە و میهرەبانتان لێبێ. بینەرانی ئازیز و خۆشەویست، خۆشحاڵین لە گفتوگۆیەکی نوێ بە ئێوەی ئازیز و بەڕێز دەگەینەوە. خۆشەویستانم، لە بەرنامەی ئەم جارەدا فەرمانکردن بە چاکەکاری تەورەی بەرنامەکەمانە، تەورەی گفتوگۆکەمانە، بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا فاروق معروف، زانایی ئاینی. مامۆستا گیان زۆر بەخێر بێ. خوای گەورە سەلامەتان کات، تووشی خێر بن ئینشاءالله. زۆر سپاس مامۆستای بەڕێز. مامۆستا خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزدا دەفەرمێت: إن الله يأمر بالعدل والإحسان وإيتاء ذي القربى وينهى عن الفحشاء والمنكر والبغي يعظكم لعلكم تذكرون. لآية شتذا لسورة الرحمن دفرمي: هل جزاء الإحسان إلا الإحسان. لآية شتر لقرآن بيروز: وأحسنوا إن الله يحب المحسنين. لشوين شتر لفرموديش بيغمبر عليه الصلاة والسلام هاتوا سبارت بإحسان لبناسي إحسان لبناسي شاكا كاريدا دفرمي: أن تعبد الله كأنك تراه فإن لم تكن تراه فإنه يراك. أما ابن ماجه إمام مسلم رواياتيان كردوا. دەمەوێت لە چوارچێوەی ئەو ئاەتانەی خوای پەروەردگار کە کۆمەڵێک ئاەت لە قورئانی پیرۆزدا ئاماژە بە ئیحسان و چاکەکاری دەکەن. کۆمەڵێکی زۆر لە فەرمودەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام ئاماژە بە چاکەکاری دەکەن. ئەمە خۆی لە خۆیدا گرنگی چاکەکاری نییە. جا دەمەوێت لەو دەواازەی بەرنامەکەمان ئەوە بێ پێناسەیەکی چاکەکاریمان بکەی بەڕێستان. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، الصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه أجمعين. سڵاوی خوای گەورە و پەروەردگارتان لێبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست لە هەر شوێنێک هەن. داواکانی لە خوای گەورە و پەروەردگار بتوانین لەم بەرنامەیەدا کە سوود و قازانجێ بە ئێوەی بەڕێز بگەێنین و خوای گەورەش بیکاتە توێشووی قیامەتمان. لە باسی چاکە و چاکەکاریین، بەڕاستی چاکە و چاکەکاری ناوەکەی خۆی بەخۆیەوەیەتی، غنی عن التعریف وەکو ئەڵێن. بەڵام ئەوە بزانین کە مەسەلەی چاکە و چاکەکاری، ئەمر بە معروف نەهی لە منکەر، ئەتوانین بڵێن مهمەی هەموو پێغەمبەران بە درێژایی مێژوخوای گەورە و پەروەردگار کەناردوونی ئیشان ئەوە بووە کە تەبلیغی خەڵک بکەن بۆ چاکە و چاکەکاری، بانگی خەڵکی بکەن بۆ چاکە و چاکەکاری، و هەموو زانایان و پیاوچاکان و حتا ئەتوانین بڵێن وەستانی ئەرز و ئاسمان، ئەرز و ئاسمانەکان لەسەر چاکە و چاکەکاریە. هەر گەل و ئومەتێک، هەر نەتەوەیەک، هەر سەردەم و هەر زەمانێک خەڵکی چاکە و چاکەکار بوو، چاکە خواز بوون، بەختەوەری بەدەستێنن لە دنیا و لە قیامەتە. و ئەگەر چاکە و چاکە خواز نەبوون، خۆمان ئەزانین کە ئێستا و لە سەردەمانی پێشووە ئێسەیشە خەڵکان کە چۆن بە شوێن چاکە و چاکەکاریان ناگەڕێن، ئەزانین کەوا نەتیجە و ئەو خەڵکە نەتیجەی چیە و چۆنە. لەبەر ئەوە بەڕاستی چاکە و چاکەکاری لە ڕوانگەی شریعەتی ئیسلامەوە ئەتوانین بڵێن هەموو شریعەتە، ئەتوانین بڵێن هەموو دینە، ئەتوانین هەموو داواکراوێکی خوای گەورە و پەروەردگارە لە دروستکراو لە بەندەکانی بەتایبەتی تر لە ئیمانداران و لە مسلمانان. لەبەر ئەوە چاکە و چاکەکاری ناوەکەی خۆی ئەوەیە کە بۆ چی بۆ خۆت پێت باشە، پێت خۆشە، بۆ خەڵکی تریشت. ما مثلا الشوارتيوي لسياقي أو فرمودي الإحسان أن تعبد الله كأنك تراه فإن لم تكن تراه فإنه يراك. أجل لسر أم فرمودي بالذات. بلى. طبعا أو فرمودي تواو شمشي إحسان وشاكا كاري رون كردو. طبعا دواي بابلن بريني چن قناغك وچن مرحليك إن جا جيشن أو قناغ مرحلة براسي أوش بلاية. كأن يعني أن تعبد الله كأنك تراه باورناكم، يعني أما لەگەڵ عامی خەڵکە زەحمەتە بوترێ ئەمانە، چونکە يعني بەو شێوەیە کاتێکە جوبرەئیلی ئەمین سەلات و سلامی خۆی لەسەر بێتە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم، پاش لە پرسیارەکانی لە ئیمان و لە بەپایەکانی ئیمان و لە دین و اینجا ئیسلام و اینجا پاژەوە پرسیارەکەین لە قیامەت و اینجا کە باسی چاکە و چاکەکاریەکە، يعني أفرمي پیغمبر صلى الله عليه وسلم لفرمودي كتاب وتواوكرني أم فرمودي أفرمي إنساني مسلمان، يعني شون بناسي، يعني بشبو باركي ترى إنساني كوا بابلن كالأخوانة ترسل شوني أناسي. أفرمي هوكاري تياشوني قلاني بيش إيما أوب وكوا إذا خلوا بمحارم الله انتهكوها. يعني أما حسكدن بمراقبة خواهي قورا، أجر كسك مراقبة خواني خلقي
خەڵکی ئاگیان لێ نەبوو کەی چاوی کامێرەکان کەی چاوی خەڵکی لەسەر نەبوو هەموو سنوورەکانی خوای گەورە ئەشکێنێ و ئەبەزێنێ ئەمە بالضبط چییە؟ مخالفي أن تعبد الله كأنك تراه يعني إنساني إيمان دار إنساني شاك خواز أبي لو كاتيك وخلق شاوي لينيا أبي أو إنسانة پارێزگار بێ ئەبێ بەو شێوەیە عیبادەتەکانی بکە ئیشەکانی بکە کە بزانێ خوای گەورە و پەروەردگار ئەوەندە ڕقیب و نزیکە لێ هەمیشە خوای گەورە چاودێری ئەم بەندەیە ئەکات وەخۆ ئەگەر ئێمە چامان لە خوای گەورە نیە خۆ شکی گومانیتیانێ خوای گەورە چاوی لە ئێمەیە جا بۆیە ئەفەرمێ جارێکیان مامۆسایەکی بەڕێز قوتابیەکی هەبوو کۆمەڵی قوتابی هەبوون یەکێکیان قوتابیەکان هەموو هینیان کرد با بڵێن تعریفیان کرد لە مامۆساوتیان قوربان ئەم قوتابیە هەموو شوێ ختمی قورئانەکە يعني یەکجار قورئان ختمەکە مامۆساکە باین کردوتی ڕۆڵەوەها حسابکە کە ئەم قورئانە کە تۆ ئەی خوێنیتەوە من بەدیاتەوە وەساو من خەریکم گوێت لێ ئەگرم ئەفەرمێ بۆ بەیانەکەی کاتەوە وتی چەند قورئانەکە فەرمی 20 خوێندووە ئیمشەو چکە وام هەسەکە کە تۆ مراقەبە مەکەی فەرمی ئەم جارە وەهابی خوێنەکە هەست لە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ پێغەمبەری ئەخوێنی ئەو گوێ لە تۆ گرتو ئەو مراقەبەتەکە ئەفەرمێ بۆ بەیانەکەی وتی 5 جزء خوێندووە بۆ بەیانەکەی ئەو اینجا فەرمیدە ئیمشەو قورئان ئەخوێنی وەها قورئانەکە بخوێنە کە خوای گەورە و پەروەردگار مراقەبەتەکە خوای گەورە بە حوزوری خوای گەورە و پەروەردگار تۆ قورئانە ئەخوێنی ئەفەرمێ کە بەیانی هەڵسایەوە هات بۆ نوێژی بەیانی مامۆستا پرسیاری لە قوتابیەکەی کرد وتی ڕۆڵە چەند قورئانت خوێندووە قوتابیەکە فەرمی وەڵڵاهی سورەتی فاتحەم هێشتا بۆ تەواو نەکراوە لە ئێوارە حتا بەیان نەمتوانی سورەتی فاتحە تەواو بکەم یعنی مراقەبەی خوایی شتێکێکەوە ئیتر مرۆڤەکان مرۆڤ ئەکا بە مرۆڤ يعني مرۆڤ ئەکا بە مرۆڤ يعني مرۆڤ بەرزەکاتەوە مرۆڤ ئەگەێنێتە خوای گەورە و پەروەردگار پلەکان مەقامەکان حیجاباتەکان ئەبرێت و ئەبێتە بەو کەسێکەوە پیغمبر صلى الله عليه وسلم تعريفك أفرمي أن تعبد الله كأنك تراه أجر خو إما خواي جور نابين يقين ما نوابك خواي جور إما زور باش ما مستع دميو بپرسم چه دەستنیشانی دەکا کامە کاری چاکەیە و کامە کاری خراپەیە يعني چۆن بزانین مرۆڤەکان ئینسانی ئیماندار چۆن بزانێت کامە کاری چاکەیە و کامە کاری خراپەیە زۆر ئەمە طبعا زۆر گرنگە ئێمە قاعدەیەک مانێ ئەمر بە معروف نەهی لە منکەر ئێمە زۆر تەرکیز دەکەینەوە سەر فەرمان بە چاکەکان ئەم فەرمان بە چاکەیە خۆی بەڕاستی کە باسی حەقەکەین هیچ شتێک نییە لە حەقتر بێ بەڵام ئەوەی لە حەقترە چییە دانانی حەقە لە جێگەی خۆیدا جوانە يعني اللي حقتر ئەوەیە حق لە جێگەی خۆیان دابنێ چونکە بەڕاستی حەقێکت پێیە ئەگەر لە جێگەی خۆیان داینەنی حەقەکە زایع بێ لەبەر ئەو کەسێکەوە تەقییمی چاکە ئەکات ئەبێ کەسێک بێ شارەزا بێ لە چاکە ئێمە شەرعمان هەیە ئێمە وەکو خۆمان شەرعمان هەیە ئەبێ کەسانێک تەقییمی کردەوەی خەڵک ئەکەن ئێمە طبعا ئەوە بزانین هەموو شتەکانمان بە ظاهری حکومەکەین حكم بالظواهر والله يتولى السرائر ئێمە حەقمانی ئەو کەسە لە دڵیا چی هەیە نیازی چی بوو ئەمان ئەمە بینی بەندە خوای گەورە و پەروەردگار ئەوەی ئێمە بە ظاهری کردەوەکان ئەبینین بە پێی شەرع بە پێی شەرع اینجا ئینسان بە پێی هەواهوەسی خۆی نییە زۆر جار ئێمە بۆیە خەڵکی لای ئێمە ئەکەونە غەڵەتەوە زۆر جار ئێمە بە پێوەرەکانی خۆمان نەک بە پێوەری شەرع شتەکان هەڵەسەنگێنین من شتێک کە بەلامەوە باش بوو ئیتر ئەڵێم باشە ئیتر ناگەڕێمەوە بۆ شەرع ئایا لە لای من باشە لە لای شەرعیش باشە زۆر جاران ئێمە بیستومانە ئەڵێن مەسەلا فڵانە کەس دەستی خۆش بێ ماڵی فڵانە کەسی خوارد و بردی دای بە فڵانە فەقیر لەم لاوە دەنەفر ئەن بە بناملیان ئاڵێن بەخوا دەستی خۆش بێ من جارێکان پیاوێک تەلەفۆنی بۆ کردم وتی مەعاشم وەرگرتووە مەعاشی تەقاودی ئەمە کە چەند موچەکە کە دوا کەوتووە و چەنێ و ئەمانە لە مەجلیسێکا دانیشت بووین تەلەفۆنی بۆ من وتی ماوەسا من کە مەعاشەکەم وەرگرتووە لە باتی 5,000 وتی $100 تایە معاشەکەم لە باتی 5,000 $100 تایە ئەوەی کە لە دەورما بوون نیانێژ من جوابمەوە هەر هەمویان کوڕە وڕستێکی خوای پێداوی کوڕە وەڵاوە حەقی خۆتە وتم کاکە حرامە بیگێڕەرەوە بیبەرە ئەمانە لەبەر ئەوە ئەم شتانە بە پێوەری ئێمە زۆر جار هەندێک شت هەیە و ئەزانن حەقە بەڵام حەق نییە بێ بە پێوەری شەرعی خوای گەورە و پەروەردگار ئەوانەی کەەوە هەڵسەنگاندن بۆ چاکە ئەەکەن ئەبێ شارەزا بن لە شەرعی خوا لە دینی خوا بەڵام مامۆستای بەڕێز مامۆستا دەمەوێت باس لەوە بکەین لەکوێدا چاکەکردن بە تەنها خێر نییە بەڵکو
هەندێک جار یاندێک دەمێ بپرسم لەکوێدا چاکە فەرزە دەکرێت بڵێ چاکەکردن هەندێک جار فەرزە لەگەڵ هەندێک کەسی تایبەت فەرزە والله مەسئلەی چاکەکردن طبعا ئێمە هەمیشە ئێمە خوای گەورە فەرمێ و ئەحسن کەما ئەحسن الله ئیلەیک خوای گەورە چۆن خوای گەورە چاکەی لەگەڵ ئێمە کردووە ئێمە ئیش و مهمەمان بەس چاکە خوازی و چاکەکاریە حتا یەکێ لە فەرمودەکان پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ ئینسان ئیماندار ئەوەیە ئەفەرمێ ئەو کەسانێک کە خراپەت لەگەڵا ئەکەن تۆ بە چاکە وەڵامیان بدەرەوە بە چاکە وەڵامیان بدەرەوە لەبەر ئەوە بەڕاستی ئیشی ئێمە چاکە و چاکەکاری و اینجا وەکو پێشتریش عەزم کردی لە حەقتر ئەوەیە لە حەق مەسەلا لە حەقترمان نییە بەڵام ئەوەی لە حەقترە بریتە لەوەی کە دانانی حەق لە جێگەی خۆیان هەندێک جار جاری وایە تۆ بە نیەتی خۆ دەتەوە ئیشێکی چاکە بکەیت چاکەیە بکەیت بەڵام چاکەکە لە جێی خۆیانی ئەشکێتەوە بەسەردا ئەگەر مثال بێنینەوە بۆ ئەم شتانە برادرێک گوتی ئافرەتێکم بینی مناڵێکی بچکۆلانەی بە باوەشەوە بوو باران ئەباری وتی وەستان مناڵەکە بە حسابی خۆم پیاوەتی بکە مامۆسایەکی بەڕێزە وتی وەستان وتم دادەگیان بۆ کوێ ڕێ بابتان گەێنم وتی خوا دەزانێ بەنیەتم بێژگەنیەتم خواهی شتێکی نەبوو مناڵێکی پێ بوو ئافرەتێک وتی لەگەڵ وەسام جامی شارەکەم داوتم بۆکێتی وتی کابراایەکم لێ ڕاست بووە وتی تۆ ئیشت چۆنە وتی عنی نییە وتی دوایی پەشیمانم لەو ئیشێکە کردم تۆ حەقت چێ بەسەر دایکی من و دایکی من ئەناسی لەبەر ئەوە خۆ ئەم پیاوە نیەتی چاک بوو نیەتی چاک بوو ئەیوستی کارێکی چاکە بکە بەڵام لەولاوە ئەڵێگە کۆمەڵ خەڵکانێک نەهات نایە بەدەمەوە و منیان نەناسایە تووشی مشکلەیەگە بووم لەبەرەوە ئینسان هەمیشە کە ئیشێکی چاکە ئەکا بزانێ وەکوتمان ئیشە چاکەکە لە شوێنی خۆیان بکە بەڵام مامۆستا ئەو چاکەیە کە بەنیەتێکی باش ئەم کەسە بەنیەتێکی باش ئەم کارەی کردووە لەسەرەوەشی کە تووشی لێپێچینەوە و تووشی سەرزەنشت و تووشی ئەوە بۆ گومانیان پێ بردووە ئەمە خۆی لە خۆیدا دیسان لەسەر و ئازارەی کە چەشتێتی ئەمەش بە خۆی پاداشت و چاکە نیە ئەمەیان ئێمە باسی لای خوا ناکەین باسی حکمە ظاهریەکەیەکی باسی حکمە ظاهریەکەن ئەگینا طبعاًەوە لە لای خوای گەورە بە پێی نیەتەکەی تەعاملی لەگەڵ ئەم پرسیاری من کە مەبەستم چاکەکاری بوو لەگەڵ هەندێک کەسدا لەگەڵ هەندێک کەسی تایبەتدا فەرز نییە مەبەستم لە بێڕ الوالدەینە بێڕ الوالدەین چاکەکردن لەگەڵ دایک و باوک ئەمە ناچێتە خانەی فەرزەوە ئێمە کۆمەڵشتانێکمان هەیە ئەمانە بەڵگۆ کۆڵن بەڵگەنەویستن مەسلەی بێڕ الوالدەین چاکە و ئیحسان لەگەڵ باوک و دایکە بە تایبەتی لەگەڵ کۆمەڵە هەندە لەگەڵ مامۆستاکەتە لەگەڵ مەسەل دەرو دراوسیا ئەمانە ئێمە نەسمان هەیە لەسەر ئەمانە نەسمانە لەسەر ئەمانە واجبن ئەمانە کۆمەڵە شتێکمان هەیە با بڵێن فەرزی کیفاەن بەڵام ئەمانە فەرزی عینین لەسەر هەمومان یعنی چاکەکردن لەگەڵ باوکو و دایکە واجبە لەسەر شواتە چاکەش پۆڵین و دابش کراوە لەگە هەندێک کەس فەرزە لەگە هەندێک کەس خێرە لەگەڵ دێ زیاتر خێرە طبعا هەمووی یعنی پلەبەندی کراوە ئێستا لەگەڵ دایک و باوکە واجبە عیبادەتە بەهەشتە پاداشەکەی بەڵام بەو بارەکە گوناهباریە بەو پارەکە یعنی ڕستوایە و کۆتایەکەی جەهەنەمە ینی خراپەکەن لەگەڵ باوک و دایکە فەرمودەمانێت چاکەکاری لەگەڵ دەرو دراوسیا جەگەڵ خزم و کەسوکارە ئەم هەموو چاک یعنی وەکو عەرزم کردی دینی ئێمە سەرتان سەری لە ئەلفیەوە بۆ یای بریتێ لە چاکە و چاکەکاری هەموو شتەکانی چاکە و چاکەکاری مامۆستا شەرع چۆن مرۆڤ هەندەدا بۆ کاری چاکە والله يك آياتك معناه القرآن أفرمي كنتم خير أمة أخرجت للناس أفرمي أيوة شاكتريني جلان أمة هات من السرزوي بشي أفرمي مهمكتان أمي تأمرون بالمعروف وتنهون عن المنكر يعني إيشي أما كاتي أجر معناه شاكتين أمة بين بويا شاكتين أمتين كوا أم لبر أم شاكة وشاكة خوازية بۆی فەرمان بە چاکە بکەن فەرمان بە چاکە ئەوە سەر ڕێوە کە خۆتان دەیکەن ئەبێ فەرمانیشی پێ بکەین ولتكن منكم أمة يدعون إلى الخير أمة يدعون إلى الخير ويأمرون بالمعروف ويأمرون بالمعروف يعني إما أمتكين إيشمان بس أمايا بويا ألين لهر شوينيكي دنيا مسلمان به غير مسلمان به هرچی به یعنی ئەو کەسەی هەنگاوێکی ئیجابینا ئیشێکی چاکەی کرد با لە خراپترین شوێنە بێ ئیشێکی چاکە کرا ئەمەڵێن هی ئەم دینەی ئێمەیە ئەو چاکە هی ئەم دینەی ئێمەیە لە هەر شوێنێکا مسلمان بێ غێرە مسلمان بێ لە کونجی مزگەوتا بێ هەنگاوێکی سلبی نرا ئیشێکی خراپ کرا ئەم دینەی ئێمە لێی بەریە دینی ئێمە لێی بەریە بۆیە هەرچی چاکە و چاکە خوازیە هەمووی هی دینی ئێمەیە هەرچیش خۆ بەو بارەکە بوو ئێمە لێی مسلمانان دین لێی بەریە
مامۆستا دینەکەی ئێمە ئاماژەی زۆری تێدایە بۆ چاکەکردن دوای ئەوەی کە تۆ دەبی بە ئیماندار و ئیمان دەهێنی دوای ئەوانە چاکەکردنە. چۆن دەتوانین چاکە لە فکری خۆماندا، لە زهنی خۆماندا، لە عملی خۆماندا بیکەینە تەوەرەیەکی سەرەکی، ینی تەواوی ژیانمان چۆن دەتوانین ببین بە مرۆڤێکی چاکخواست، چاکەکار، جگەلەوەی کە فەرمانی پێ بکەین خۆشمان چاکەکار بین. زۆر جوانە. طبعاً ئەتوانین بڵین تەوەرەی مرۆڤ، ئەتوانین بڵین هۆی مەسل هاتنی مرۆڤایەتی بۆ سەرزەوی، هۆی خەڵقی خوای گەورە و پەروەردگار کە مەخلوقات هەموو دروست کردووە. فەرمێ وما خلقت الجن والإنس إلا ليعبدون. ئەمە ئیتر بەبێ مناقەشە. هەدەفی ئێمە هاتنی ئێمە بەس چییە؟ ناسینی خوا، عیبادەتی خوایە. ناسینی خوا، عیبادەتی خوایە یعنی چی؟ یعنی ئیمان. یعنی هەموو شتەکان ئێمە ئەتوانین بڵێن مرۆڤ یعنی ئیمان. مرۆڤ یعنی ئیمان. ئەتوانین بڵێن مرۆڤ ئەگەر خاوەنی ئیمان بوو مرۆڤە، ئەگەر ئیمانەکەی لێسنرایەوە ئەو کاتە ئەتوانین بڵێن مرۆڤ لە مرۆڤایەتی ئەترازێ. هەر بۆیە خوای گەورە و پەروەردگار ئەفەرمێ لە کەلیمەی بەل هوم ئەضەل مەسەلە بەس تەنها لەبەر خاتی ئیمانەکەیە. کاتێک خوای گەورە فەرمێ لەقەد خەلەقنا الئینسانە فی ئەحسەنی تەقویم. يعني شيء لقد خلقنا الإنسان المؤمن أتوانين بلين في أحسن تقويم. بلام لولا أفرمي زواج يكسر أفرمي لقد خلقنا الإنسان في أحسن تقويم ثم رددناه أسفل سافلين. آخر بوليرا خلا أحسن التقويم قيشت أسفل سافلين. أسفل سافلين يعني شيء يعني لقد خلقنا الإنسان المؤمن في أحسن تقويم ثم رددنا الإنسان الكافر إلى أسفل السافلين. لولا ترى أفرمي شيء أفرمي خواي جرو پروردگار أواني كإيمانيان نية إيمانيان نية أفرمي كالأنعام بل هم أضل. چونك براسي حيوانات رازينا ببويكوا إنساني بباور بريت الريكي أوان. بله. باوان رازنا بو أفرمي بل هم أضل. بحاكي لوانش كم لبر أو بو چونك كسي كوا يعني قيمتي خوي نزاني إيشي قلوبي كده هي. ئێمە ئەو گڵۆپە بۆیە یان بە مەسەلا بە دەوریا ئەو کامێرە بۆیە یان بە دەوریا خزمەتیەکەین ئەو سیارە بۆیە خزمەتی بۆی لەبەر ئیشەکە ئیسفادەی لەکەین کە گڵۆپەکە سوتا چی لەکەی کە ڕووناکی نەدا چی لەکەی ئێتخۆ ئەو ڕێزێک کە جاران بێتنێ بۆیە ئەم ئێمە ئینسان بەو ئیمانەوە ئینسانە کە لێی کرایەوە ئینسانە ئیتر بۆیە ئەم با بڵێن ئەرکانەکانی دینی ئێمە خوای گەورە هەموو زەمیانە کاگەر ئیمانی لەگەڵانە بێ خوای گەورە فەرمێ وەیلٌ للمصلین. ويل للمصلين. أفرمي رب صائم حظه من صيامه الجوع والعطش. أفرمي كابراتش بو حج بدوري كعبة سورته أفرمي لبيك اللهم لبيك. خواي قال أفرمي لا لبيك ولا سعديك. أفرمي لروج قيامته لساحي محشرة أجريز دوزخ بسيت شنو تاقم هلا جيسين يكميان شهيد دوهميان علماء سهميان سخي بو أمانة بو أمانة كمن باسم كن أما توضيحي أبيت. بله. أما توضيحي چونك بو وتمان ما تشيني بريز إنك براس تقييم أمانة هموي بريتي لشي وتمان مروف يعني إيمان. بله. كإيمان بو إيمان داخوازي أمانة كبالنا بإنسان بو شاكا وشاكا خوازي يعني كسر أجر نيجي كرد لبال نيجي كان من لم تنهاه صلاته عن الفحشاء والمنكر كسر أجر نيجي كرد ونيجي كي لخرابه وخرابه كار نيجر برو شاكا راينه كشان نيكر نيتواني بكات إنساني كي شاكا كار أو نيجي بيجا ولا خوادوري خاتوا خوي قال هيش بيوسي كي بو نيجي بويا تو نيجي كي شاكا وشاكا خواز بي خدمت بخلق بي أفرمي إنساني الرجوان أفرمي من لم يدع قول الزور والعمل به فليس لله حاجة من أن يطع طعامه وشرابه يعني أجر تو واز لخرابه وخرابه كارين يعني تو أجر نتواني لقال خلقا باش بخوا أجر بيسي بتشي تو برسيتي تو أجر بمالي حرام شو بيبو حج مالكت حرام شو بيبو حج خوا أجر حجي تو يبو تشيه الله لبيك اللهم لبيك خوا أجر الله نامه بۆیە ئەڵێن چاکە و چاکە خوازی ئەم بنام ئەم پایانەی دینی ئێمە بۆیە دانراون بۆ ئەوە بۆچی دانراون بۆ ئەوە دانراون کەوا ئێمە ئەخلاقمان معاملاتمان تەعاملی ڕۆژانەمان لەگەڵ یەکتریا باش بێ ئەگەر باش نەبوو ئەوانیش ضایعەکەین. زۆر باشە مامۆستای بەڕێز بۆچی خوای پەروەردگار بە فەرمان باسی چاکەکردن دەکا و ئەحسینوا إن الله يحب المحسنين
چاکەکار بن فەرمانی خوای پەروەردگارە بەڵێ. بۆ خوای پەروەردگار بە سیغەی فەرمان لە خیتابی بۆ لە ئیماندارانە لەبەر ئەوەی خوای گەورە پەروەردگار خالقی ئێمە ئەناسێ خۆی گەورە زانێ ئێمە کە ئێمەی خەلق کردووە ئێمە ئەو لە تائیفانەمان تایە ئەو لە تائیفانە ئێمە ئەڵێن خوای گەورە و پەروەردگار 1001 ناوی هەیە 99 ئەسماء الحوسنایە بە ئەندازەی ناوەکانی خوا کە 1001 خوای گەورە لە تائیفی لە ئینسانە داناوە ئەتوانین بە زمان پێناسەیەکتر ئینسان بڵێن ئینسان ئاوێنەیە کە بۆچی بۆ ڕنگدانەوەی ناوەکانی خوای گەورە پەروەردگار ئەسماء الحوسنای خوای گەورە پەروەردگار ناوەکانی خوای گەورە تا دەرکەوێت یەکێک لە ناوەکانی خوای گەورە بریتە لە محسن یەکێ لە ناوەک نییە وەرە پیاە ئەوەی کە صفەتی چاکە و چاکەکاری بێ خوای گەورە قابلیەتی لە ئینسانە دانا بۆ شانە بکە و ئیشەکەیش و مهنەکەی ئێمەش لەسەر زەویا بریتە لەمە مامۆستا بەبارێکی دیکەدا دەلالت نێلەوەی کە مرۆڤ خراپەکاری و شەڕ و کوشتار و حرامخۆری و خیانەت و چاوبڕینە ماڵی یەکتری و ئەم کارانە دەکا بۆیە خوای پەروەردگار بە سیغەی ئەحسین و مامەڵە لەگەڵ ئیمانداران دەکات ئینسان وەکو عەرزمانکردن ئینسان تەمەن هەموو هینەکانی تایە هەموو لە تائیفەکانی تایە ئینسان قابلی هەموو شتێکە هەتا لەم ڕێگەوە کە ڕێگەی ئیمانە ئەو ڕێگەیە کە خوای گەورە نەخشە ڕێگایی کە خوای گەورە بۆی داناوە لەسەر ئەو نەخشە ڕێگایە بە پێ ئەو نەخشە ڕێگایە بڕوا ئەوەی بەس بە چاکە و چاکەکاریە کە لەو نەخشە ڕێگایە لایدا ئێتر ئینسان ئەتوانی بڵێ لە هەموو مەوجوداتەکان درڕندەترە ئەتوانین بڵێن لە هەموو مەوجودات یعنی ئێمە سیرکەمان یعنی سێری مەوجوداتی تن مەخلوقاتی تری خوای گەورە پەروەردگار بکەن بزانە کامەیان وەکو ئینسان ئەو تەعاملە ئێمە ئینسانە خراپەکان کە لە بینی خۆیانە ئەیکەن چ حیوانات چ ئاژەڵە چ دروستکراوێتی خوای گەورە ئەوە تەعامل لەگەڵ یەکتریاکە بە کوشتن بە بڕین بە زوڵم بەچی ئەمانە بەس لەناو مرۆڤە هەیە لەناو دروستکراوەکانی تری خوای گەورە نییە بۆیە ئێمە کە باسی چاکە و چاکەکاریەکەین ئەڵێن چاکە و چاکەکاری بەس لای کەسانێکە کەوا کەسانی ئیماندارن ئیتر ئەو کەسانێکەوە ئیماندار نین ئەو کەسانێک کە ئیمانیان نییە ئەمەی کە خەڵکی باسی ئەکا فلانە شوێن لە فلانە شوێن باشترە و ئەوە فلانە کەس خۆ مسلمانیش نیە ئەوانێ ئەمە حاڵی نەبوونە لە دین ئەمە کێشانەکردنی ئینسان خۆیەتی ئەمە کێشانە پێوانەی خۆیەتی بە با بڵێن عەقڵەتێکی کورد یاخود بە تێڕوانێنێکی کورد ئەگینا ئەوەی کە ئیماندار نەبوو چاوەڕێی خێریشی لێ مەکە بەڵام بەعام ئینسان خوای گەورەوەهای دروست کردووە قابلی چاکە و چاکەکاریە بەڵێ مامۆستا ئیمان ئیقرارە بە دڵ و بەیانکردنیەتی بە زمان و کارکردنە ئەوی تر دەکەمێتەوە بە ئەندامەکان بە ئەرکان کەواتە لێرەدا ئەم خستنەکاری ئیمانە بە ئەرکان لێرەدا مەبەست لە خستنەکاری چاکەکاری نییە لە ژیاندا طبعا ئێمە ئەڵێن کەسانێکە تعریفی کەسانێکن ئەڵێن کەسانێکی چاکەکار و چاکە خوازن ئەمە خۆ تەنها بە ئیدعا نابێ ئەبێ عەمەلەکەیشی ببینرێت ئەبێ عەمەلەکەیشی ببینێت کەسانێگەر هەر ئیدعا بێ ئیدعا هەموو کەس دەتوانێت ئیدعا بکە بۆیە ئەفەرمێ کە لە تعریفی ماناوەکو جەنابەت باس کرد ئەفەرمێ یەکەمیان ئەوەیەکەوە ئیقرارە بە قەلب اینجا دوای ئەوە ئیستیقرارە لە قەلبە اینجا ئیقراریشە بە زمان و عەمەلیشە بێ دەریخە چونکە بەڕاستی عەمەلەکە تەصدیقی دوانەکەی ترەکە ئەگەر عەمەلەکە نەبوو زمان هیچ نییە و زمانیش کەواتە ئیمان بە خۆی هەموو چاکەیە ئیقرارەکەی ئەوەیە کە تۆ بە عەمەلی جێبەجێ بکرێت عەمەلی بەڵێ باشە مامۆستا باسێکی ئێمە تەوەرەی بەرنامەکەمان دیارە دەوانەوێت لە گفتوگۆیەکی تر لە بەرنامەیەکی تایبەت باسی نەهیکردن و ڕێگریکردن لە کاری خراپە بکەین بەڵام دەمانەوێت لەم بەرنامەیە ئەوە بپرسم پێویستە ئێمە ڕقمان لە مرۆڤی خراپکار بێ یان ڕقمان لە فعلی مرۆڤەکە بێ کە دەیکا یعنی مرۆڤەکە لا ئێمە بێزراوە یان فعلە خراپەکانن کە لا ئێمە بێزراون ئێمە ئەمەش هەر بۆ خۆی چاکەکاری نییە کە طبعا خوای گەورە خۆی ئەفەرمێ وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەمە مرۆڤەکان هەموو ڕێزێ گیراون
بەبێ جیاوازی مرۆڤ هەمووی ڕێزلێگیراوە لە لای جیاوازی ئینتیمایی دین و ئاین و بەڵام ئێمە کەسێکەوە کاتێککە کەسێکە بینین کارێکی ناشیاوەکە ئێمە ڕقمان لە کارە ناشیاوەکەیە نەک لە خودی ئینسانەکە بۆیە فەرمێ جارێکیان شێخ متەوەلی شعرایی ڕەحمەتی خوای لێبێ گەنجێکی حەماسیەتە خزمەتی ئەفەرمێ قوربانە بێ بچم لە فڵانە شوێن خۆم بتەخێنمەوە کۆمەڵی خەڵکی خراپیتیا بیانێرم بۆ جەهەنەم ئەویش نەختێ سریەکە ئەڵێ باشە ڕۆڵە ئەی ئیشی شەیتان چییە شەیتان ئیشی چییە ئەڵێ وەڵا قوربان شەیتانی شوێ خەڵک لە ڕێگە لادا ئەیانێرێ بۆ جەهەنەم ئەفەرمێ دەی فەرقی تۆ شەیتان چییە قەرار بێ شەیتان خەڵک بنێرێ بۆ جەهەنەم و تۆش خەڵک بنێری بۆ جەهەنەم یەک وەزیفەیە فەرقی چییە ئیتر ئەسڵ ئەوە نییە خەڵک بنێری بۆ جەهەنەم ئەسڵ ئەوەیە خەڵک لە بکەی بستە جەهەنەم نێڵی خەڵک بڕوا بۆ جەهەنەم بۆیە لە شەڕی ئوحودا لە شەڕی ئوحودا ئەفەرمێ کاتێکەوە ئێتە خۆمان ئەزانین لە شەڕی ئوحودا 70 دانە سەحابە شەهید بوون یەکێکیان حەمزەی مامی پێغەمبەر صلی الله عليه وسلم پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێ ئەگەڕێ بەناو شەهیدەکان ئەگەڕێ بەناو یعنی کوژراوەکانە سێرەکە کابرا کافرێکە شەیەکە لەوانەیە کە دەستی سوورە بە خوێنی سەحابەکان یعنی لە سەرەمەرگایە پێغەمبەر صلی الله عليه وسلم دا ئەبەزێ لەسەر حشتەکەی دا ئەبەزێتە خوارەوە سەری کابرا بەرزەکاتەوە سەری خاتە سەر ڕانی مبارەکی پێ ئەفەرمێ نافەرمێ بیکوژن نافەرمێ ئەوەی لەگەڵا بکەن ئەوە دەسی با خوێنی حەمزە ئەوە دەسی بە فڵان سەحابەشێ فەرمووی پێ بڵێ لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمد رسول الله كابرا لسرمرقاية كافرة أفرمي أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمد رسول الله پیغمبر صلى الله عليه وسلم دەست بەدکاتەوە فەرمێ سوپاس بۆ ئەو خوایەی کەوا لە ئاگری دۆزەخ ڕزگاری کرد سوپاس بۆ خوای لە ئاگری دۆزەخ ڕزگاری کرد ئەمە ئیشی پێغەمبەر ئەمە ئیشی مسلمانانە ئەمە ئیحسان و چاکەی پێغەمبەر ئەمە ئیحسان و چاکەکاریە ئێمە نازانم چ ئیحسانێک چ چاکەکاریەک چ موقفێک لەمە موقفتر بێت چ موقفێک لەمە موقفتر بێت لەبەر ئەوە ئێمە بەڕاستی ئەڵێن بەڕاستی ئێمە ئەو کەس کۆمەڵە خەڵکانێک کۆمەڵشتانێک لە لای ئێمە یعنی نمونەیەک پێشکەشی ئێمە ئەکەن باسی ئێمە ئەکەن کەوا ئەمە هیچ ڕنگدانەوەی مسلمانان و دینی ئێمە نییە کۆمەڵە هەڵە و کۆمەڵشتانی کۆمەڵ خەڵکانێک ئەیسەپێنێ بەڕێی خۆی بەسەر دینە و بەناوی دینەوە ئەمانە دین لەم شتانە بەریە چونکە بەڕاستی عرضکردنی دینی خوا لەگەڵ دینی خۆمانە من ئەتوانم بە جورئەتەوە ئەم قسەیە بکەم بڵێم ئەمڕۆ لە بازاری ئێمە و لە ناو خەڵکی ئێمە هەرچی دینێک عرضەکرد هیچی دینی خوانیە هەمووی دینی ئەو کەسانە خۆیانەکە عرضیەکەن چونکە معنای دینی خوای گەورە خەڵک یە بەدەمیەوە خەڵک دڵی لێ ئەچێ ئەو کەسێک کە ڕاکا لە دینی خوا یعنی دینی خوانیە بۆیە خەڵک لێ ڕاکە ئەوەی کە کابرا یعنی لە سەفی یەکەمی مزگەوتایە 5 فەرزە حازی جمعە و جەماعەتە بەڵام لە بازارە سێرەکەی هەرچی دەستبڕین و هەرچی سوێنی ناهاق و فلان ئەو خەڵکانە ئەیکەن کە نوێژ ئەکەن و ڕۆژوش ئەگرن و حەج حاجیشن و فلانن لەبەرە ئەمە نازانم لەکوێ دینە ئەم شتانە هەیە تۆ وەرە نوێژ بکە دەستی خەڵکیش ببڕە وەرە تۆ حەج بکە سوێنی ناهاقیش بخۆ تۆ وەرە نازانم زەکات بە ماڵی خەڵکیش بخۆ ئەمانە دینی خوانین ئەمانە دینی خەڵکن خەڵ خۆی کردوێتی بەدین ئەگینا دینی خوای گەورە زۆر پاک و بێگەردە لەوانە دینی خوای گەورە ئەو دینێکەوە بەندە و کۆلە خەڵکانێکی هەژار و فەقیری سەردەمی خۆیان گەیاندیان کوێگەیاندیان ئاسمان بیلالێکی ڕەشپێسی نەخوێنەواری کەس نازانێ خەڵکی کوێ بووە بەندەیەکەوە یعنی ئەوەی بشێونە شێپیانە کرد گەیاندیە سەر بانی کەعبەی پیرۆز بانی فەرموو چوە سەر بانی کەعبەی پیرۆز کە ئەمە خەون ئەمە باوەڕ ناکەم ئەگەر چیرۆک بێ و ڕۆمان بێ فڵانمانە بنووسە خەین ناکرد لەبەرەوە دینی خوا ئەو کەسەی وەکو دینی خوا دەستی بە دینی خواوە گرت بێ ئللا بیلەلاسا ئەچێتە سەر بانی کەعبە ئللا بەرزە بێتەوە زۆر باشە مامۆستاجیان دەمێ ئەوە باسی ئەو بکەین مامۆستا خودی چاکەکاری کاتێ مرۆڤ دەیگرێتە بەر خودی مرۆڤ بەرەو چی دەبا و ژیانیش بەرەو چی دەبا یعنی ژیان چی لێ دەکات وەڵا ئێمە ئەڵێن چاکەکاری پێم خۆشە ئەوەی کە لە بیری خەڵکە هەرکە ئەمێنێتەوە بینەرانی بەڕێز ئەوانە حەز ناکەم قسەی خۆمی تیاابێ لە سەردەمی مەسەل زێڕینە لە سەردەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم سەحابەیە گێتە ماڵەوە خواردنێ گێنێتە ماڵەوە خێزانەکەی ئەفەرمێ
ئێمە بەشی ئەم ئێوارەمان هەیە ئەفەرمێ بەشی ئەم ئێوارەمان هەیە بینێرە بۆ دراوسێکەمان ئەنێرێتە دراوسێکیش دوعای خێران بۆ کە ئەمیش بەشی ئێوارانێ ئەفەرمێ 7 ماڵ ئەگەڕێ یەتە ماڵی خۆیان ئەخیرجار ئەمەی بەشی ئێوارەیە ئەوی بەشی ئێوارە هەیە ئەفەرمێ کابرایەکی دوکاندار لە عەسری تازەی خۆمانە دوکانی شیرینی هەیە شیرینی ئەفرۆشێ مشتریەک گێتە لای ئەڵێ 2 کیلۆ لە فڵانە شیرین بۆ کێشانە بکە ئەڵێ بچۆرە دوکانەکەی ئەو دیوم بیکڕە ئەڵێ ئەیوەنێتەوە خۆدەتە ئاخۆر ئەڵێ من لەبەرەی ئەمڕۆ سوڵتاحم کردووە بەڵام ئەوەی دراوسەکەم ئاگام لێتی ئەمڕۆ هیچی نەفرۆشتوە تا ئێستا بڕۆ لای ئەو بیکڕە ئەویش هەیەی کابرا زۆر تەعجوبەکە یعنی ئەمە هەر لە ژیانی خۆمانە یعنی چاکە و چاکەکاری هەر لە ژیانی خۆمانە من ئەگەر چاکەکار بم بەرامبەر بە تۆش ئاوای بەرامبەر بە من کە خەڵک هەمووی لە ناو یەکتریە ئاوا بوون چ ژیانێک دروستە بێ چ ژیانێک دروستە بێ نەک وەکو سەردەمی ئێمە بەس ئەخبارێک ئەخوێنێتەوە شتێک ئەڵێ لە فڵانە شوێن تەنکەرێ سوتا بۆریە نەوتێک تەقیەوە ئیتر لێرە نیە ئەزمە دروستە بێ پیاوێک لە کوڕێک سوێنی خواروتی 4 دانە سعات لەسەری بنزین نبووم 4 سعات لەسەری بنزین نبووم ئەڵێ کە چوومەتە بەرهینەکە پمپەکە ئەڵێ 10 لیتر بنزینی گرتووە سیارەکەم ئەخۆ ئەزمە چۆن دروست نابێ ئەگەر من بەدلی 10 لیتر قەناعەت بکەم من 10 لیتر چوومە بەر پمپەکە 10 لیتری تێکەم و بڵێم 10 لیترەکەی تر بۆ ئەوەی دوای من و ئەوەی دوای چۆن ئەزمە دروستە لەبەر ئەوە کۆمەڵشتانێکەیە ئەگەر ئێمە خۆمان چاکە خوازبین چاکە کاربین ئەگەر من ئەوەی بۆ خۆم پێم خۆشە بۆ تۆش پێم خۆش بێ ئەوە بۆی لە ناو یەکتری ئاوابین هەل لە دنیا ئەبێتە بەهەشت ژیان بۆمان ژیانێکی ئاسوودە و بێکێشە و مەشاکل بەڵام ئەمانە کە ئێمە باسییانەکەین ئای خۆزگە بۆ گوێیەکی بیسەر خۆزگە بۆ عملێکەوە کۆمەلگایەکەوە ئەمە بکرێتە منهەج و تەطبیق بکرێتەوە ئێمە بتوانین شەرعی خوای گەورە کە هەمووی چاکە و چاکە خواز و چاکەکاریە خۆزگەمە تەطبیق بکرایە هەموو شتێکمان تاقی کردوێتەوە خۆزگە بکرایە بە قانون ئەمەشمان ساڵە تاقی بکردێتە بمانزانێت چییە بێت زۆر باشە مامۆستا چۆن دەکرێت مرۆڤ هەموو ساتەکانی ئەگەر بە نمونەوەری بگری ڕۆژێکی ژیانی لەو ساتەی کە هەڵدەستێ لە خەو بەڕۆژی گەشەوە بەرەو ئەندامانی خێزانەکەی دەچێتە دەرەوە بەرەو کۆمەڵگا بەرە دەچێت ئەگەر مامۆستایە دەچێت بۆ خوێندنگا بڕۆیشی گەش و بە ڕۆحێکی چاکە خوازی و چاکەکاری و مامەڵە لەگەڵ مرۆڤەکان بکات بیانی چۆن دەکرێت مرۆڤ وا بکە هەموو ساتێکی هەر بەم شێوە بێ بەم شێوە مامەڵە بکە خۆی ئەسن چاکە و چاکە خوازی هیچی تێناچی و هیچی پێناچێ بالعکس بەو بارەکە خراپە پیا و زەحمەتی ئێستا تێچووی هەیە ئەگینا چاکە و چاکە خوازی یعنی ئەجر و ساوابەکەیشی لای خۆ یانێ کە تۆ هەڵەس ئینسان خۆی مرتاحە یەکەم مستەفید ئینسان خۆیەتی کە تۆ بەیانی هەڵەسی سەلامکردن لە ماڵ و مناڵی خۆت هەم خێرە هەم ئەمە بێتە دەرگایەکی ڕەحمەت بۆ تۆ اینجا چوونە دەرەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەفەرمێ بەڕووی گەشەوە ڕوبەڕووی برایەکی ئیماندار زەردەخەنە کرد بە ڕووی ئیماندارەکە بۆ خۆی سەدەقەیەکە ئەفەرمێ خوای گەورە 2 نەفەری عەفو کرد 2 نەفەری بەخشی لەسەر چی ئەفەرمێ لەسەر کابرایە چووە سەر کانیەک ئای خواردەوە گەڕا لەونەوە مێخێکی هەنا لەسەر کانیەکە دای کوتا لە قەراخی مێخەکە لە نیەتی خۆیان وتی ئەمە کەسێک گێتە ئەم ناوە ئەوێ ئاو بخواتەوە خۆی فێنکات دەستنوێژێ بگرێ لەبەرێ گەر وڵاخێکی بۆ وڵاخەکەی بەم هینەوە بەم مێخەوە بەسێتەوە ئەفەرمێ خوای گەورە ئەو ئینسانەی لەبەر خاتی ئەو کردەوە چاکەی هین کرد بەخشی ئەفەرمێ حەد دوای ئەو مباشر کەسی تر نهات و یەک نەفەی تر هات سەرکانیەکە سێرەکە مێخی لێرە داکوتراوە وتی جا ئەمەگەر کابرایەکی نابینا چاوزەعیف پیرێک بێت ئێرە قایق چێڵکەوێت لە مێخە وەڵا ئەکەوە شوێنێکە شوێمیژان سا مێخەکەی هەڵکەند و فڕەیە ئەفەرمێ خوای گەورە ئەمیشی بەخسی دەچن نیەتەکەی 2 نەفەر لەسەر داکوتانی مێخێک و هەڵکەنی مێخەکە خوای گەورە هەردووکیانی عەفو کرد پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ کابرایەک جارێکیان پەلەدارێک دڕکێکی لەسەر ڕێگەی خەڵکی لا برد و سوپاسی خوای کرد خوای گەورە لێی خۆش بوو یعنی چی تێ ئەچیان ئەم کارە بەسیتانە زۆر بچی ئەمە هەمووی چاکەیە هەمووی چاکە خوازیە بێژگە ئەوەی مستەفیدی بەرامبەرەکە یەکەم کەسە مستەفید ئینسان مامۆستا لە ئەنجامی چاکەکاریەوە کۆمەلگایەکی ئارام کۆمەلگایەکی هێمن کۆمەلگایەکی بێچێشە بەرهەم نایە ئێمە کە قەولێک هەیە ئەفەرمێ بەهەشت کات ئێمە باسی بەهەشتەکەین ئەفەرمێ هەرکەس لە دنیا و بەهەشتە نەبینێ لە قیامەتیشان نایبینێ ناچێتە ناوی ئەو خۆشی و ئەو هدوء و ئەو خۆشیانەی بەهەشت ئەو ئارامیەی بەهەشت کە هەیە ئەگەر لە دنیا ئینسانی موسڵمان تەنان ئەگەر لە دڵیشیا بێت
ئەبێ هەستی پێ بکە جا ئەگەر ئاوا عزم کردی ئەگەر پێشتر نمونونەکانمان بۆ هێنایەوە ئەگەر ئێمە دڵسۆز یەکتر بین من بەشی ئێوارم هەبێ قەناعەت کۆم بۆ بەیانی ئەوەی زیادی خۆم بنێرم بۆ تۆ بینێری بۆ ئەو چ کۆمەڵگایەکە ئەوە ئەگەر من دوکاندارم هەوڵ نەدەم پلان بگێڕم بۆ ئەوەی منافەسە بکەم دراوسێکم بم بە عەرزا ئەوە بکە چی دەرەچێ لەبەرەوە چاکە و چاکەکاری هەر هەمووی بەرزبوونەوەیە هەر هەمووی پێشکەوتنی کۆمەڵگایە هەر هەمووی ئاسوودەیی لە کۆمەلگا بۆ کۆمەلگایەنێت مامۆستا دەمەوێت بپرسم سنووری چاکەکردن لە شتێکی دیاریکراودا یان لە هەموو هەنگاوێک لە هەموو هەڵسو کەوتێک لە هەموو جم و جۆڵێکی ئینسانە چاکەکردن هەیە لە کاری گەورە و بچووک لە کاری مامناوە لە شەو ڕۆژیە وەڵی کاری چاکەکاری ئەتوانین بڵێن حەد و حدودی نییە بڵێ سنووری نییە کەسی نییە یعنی کەسێکی تایبەت بێ بە کەسێکەوە پێی هەڵسێنیمانە هەموو کەسێک بەڵام تر ئاستەکان فەرقی هەیە شوێنەکان یانی شتەکان کۆمەلگاکان شوێنەکان میانی مەقامەکان ئەیگۆڕێت جاری وایە هەمووی بەرپرسە جاری وا هەیە کۆمەڵێک پێ هەڵەسن جاری وایە بەڵام مهمەیە حسەی گەورە تا بچووکی تایە هەموو پلە مەقامەکانی تایە مەسەری چاکە خوازی هەر کەسە بەپێ ئاست و توانای خۆی ئەتوانێت وەزیفەی خۆی جێبەجێ بکە کەسێکە توانای هەبێت چاکەی گەورە دەکات کەسێکە توانای کەمتر پلە مەقامەکە چاکەکە بچووکترە بەڵام دوجار لە هەڵسوکەوتی ئینسانیە لە هەڵسوکەوتی فەردا مامۆستا هەمووی مرۆڤ ینی ناتوانێت مرۆڤەکان تقریبا وەکو یەک بەڕووی خۆشەوە مامەڵە بکەن تەوقە و مەرحەبایی و هەواڵپرسین و ئەمانە ئەمان هەموو مرۆڤێکی ئاسایش دەیتوانێت بکە و بۆ هەموو ئاستەکان پێم وایە هەر وەکو یەکە زۆر باشە مامۆستا کورد قسەیەکی جوانی هەیە دەڵێت چاکە بکە و بیدە بەدەم ئاوە کەواتە چاکە هەر دێتەوە ڕێت هەل جەزاء الإحسان إلا الإحسان ناکرێن بڵین واتای ئەو ئاەتی خی گەورەیە قوربان ئەوە ئێمە ئەگەر بمانێ نمونە لەسەر ئەم شتانە بێنینەوە دەیان و سەدان و هەزاران نمونە چاکە بکە بیدە بەدەم ئاوە خۆت یان بەرهەمی چاکەکە وەرەگری یاخود دوای خۆت بەرهەمی چاکەکە مناڵەکان وەرەگرن ئللا چاکەکە بکرێ بەهین ناڕوە بەرهەمەکەی ناڕوە چەندان من ئەتسم وەختی بەرنامەکە کەم بێت ئاسایە فەرموو نمونە من هەر نمونەیەکی واقعی خۆمان من کوڕێکی ئامۆزام ئەڵێ چوون بۆ عسکەری ئەڵێ لەو سەر طبعا باسی ساڵەکانی هەفتاکەین وەسائلی نەقڵ و ئەمانە وەکو ئێستا ئەڵێ چوون بۆ عسکەری بەرحاڵ شوێنەکەمان لە بەسڕە بوو دوایی بە هەر موقفێکە ئیجازە ئەڵێ هاتنەوە دەربەنی خان ئەڵێ لە ماڵێک دابەزین 4-5 نەفەر بوون هەر یەکی بە کۆڵانێکە شەو بوو سیارە نییە ئەڵێ هەرچی گەڕان سیارە نەبوو جەویش سارد بوو برسی و ئیتراکاوە لە عسکەریا و مسافر ئەڵێ ئوتێلی تیانە بوو بەرحاڵێک ڕەفیقەکانم هەر یەکی چوونە ماڵێک لە کۆڵانەکە لە منیش چوم هەرچی گەڕام لە کۆڵانەکە ڕوم نەبوو تەقەبم لە دەرگای هیچ کەس ئاخرەکەی ئەڵێ کە زۆرم بۆ هات گوڵۆ پێدا گیرسا بوو لە ماڵەکە تەقەم لیاڵە کە تەقەم لیا بەجارە 4-5 نەفەر هاتن دەرگایان بۆ کردمەوە ئەڵێ کە چوومە ژۆ بەجلی عسکەریوەمانە هەموو واقعیان وڕما پاشان ئەڵێ دانیشتم و ئەوانە زۆر ترسان ئەڵێ دوای ئەو پیاوەکە هاتە لام لە شوێنەکەدایان نام و ئەوانە دوای چەند دەقێ وتیان لەکوێوە هاتووی چکارێڵێ وتم وەڵی عسکەرم ئەچمە بۆ منتیقی هەورامان ئەڵێ وتیان دە باشە دانیشایخوا بەخێر بێ ئەی ئێوە بۆچی نەخەوتنوتی وەڵی ڕاستێکە ئێمە چاوەڕێی کوڕەکەمانەکەین عسکەرە بەتەماین بێنەوە بێتەوە ئیجازە ئێستا کە ئێوە تۆ هاتی ترسان خوا نەخواستە وامانزانی ئەوەکەون ترسان خەبەرێکی خراپی پێبێ وتی نەوەڵا خەواڵی خراپم پێنیە ئەومان دە باشە خەڵکی کچ دەیەکی هەورامان خەڵکی دەی لای خۆمان بەڵێ وتی ناوی پیاوێکی هەڵدا پیاوێکی معروفی دیاری دەی خۆمان فڵانە کەس ئەناسی ئەگەر خەڵکی ئەوەی وتم وەڵاو من کوڕی ئەوم و باوکمە وتی تە هەڵسای ئەم لاولای ماچکردم و کۆمەڵی ئەڵێ مناڵەکانی هەڵسان هەڵێ ئەو شەوە ئەو پیاوە نەخەوتووە لەو دەربەنی خانە حیوانێکی سەر بڕیوە بۆ من ئەڵێ خزمەتێکی باشیان کردم وتی من چەند ساڵ لەمەوە پێش چوون بۆ خزمەتی شێخ بۆ دووڕۆ بۆ ئێران لەو سەرۆکە گەڕامەوە درەنگ بووە ئەو پیاوە منی بروتە ماڵی خۆیان خزمەتێکی باشی کردوم بەیانی یەک کۆڵ هەنار و کۆمەڵی خزمەت و هەتا خوڕمانش ڕەوانەی کردووم من چەند ساڵە بە ئاواتەوەم کەسم ئەم چاکە بدەم ئێستا کوڕەکەی هات بێت ئێرە بەردەرگای من ئەڵێ سبەینێ لەبەر خاتری من سیارشی کرد بۆ ڕەفیقەکانی شم وتمانشم لەگەڵایە بۆ ڕەفیقەکانم ئەڵێ هەتاوەکو ئێمە شوێنی خۆمان لەبەر ئەوە ینی ئەمە بەسیترین نمونەیە هەر کەسێک یان ئێستا هەر بینەرێکی بڕست کە گوێی لە من بێ لە ئێمە بێنان لەوە دان و زەنان نمونەی لەبەر ئەوە مەسەلەی چاکەکاری بەڕاستی کۆمەڵەشتانێک هەیە ئەگەر لە لای
لای خوای گەورە و پەروەردگار ئەمانە هەر لە دنیا بێ پاداشەکان وەربگیرێتەوە. زۆر باشە مامۆستا، باسی لە چاکەکردنە پەیوەندی نێوان چینەکان چینمان هەیە لە ڕووی هەڵبەت دەڕووی داراییەوە هەتا لە ڕووی دەسەڵاتەوە چینمان هەیە لە چینی خوارەوەی چینی وەسەدمان هەیە چینی باڵامان هەیە. ئەگەر ئەمە لە حساب بکەین لە ڕووی ئابووریەوە حسابی کەین ئەوانەی کە خوا پێداون زۆریانانێ وانی وەسەد نوانەی نەدارن نەبوون. خودی چاکەکاری ئەگە چاکەکاری بە ماڵ بێ ئەگە بە ڕوویەکی خۆش بێ ئەگەر بە هاوکارێکی ئاسایی بێ ئەگە بگیان بن بە ئۆتۆمبیلێک بێ ئەگەر ژەمێک نان بیان هەر جۆرە چاکەکاریەک بێ. ئەم چاکەکاریە نێوانی ئەم چینانە نێوانی پێکاتەکانی کۆمەلگا خۆش ناکا بۆی کە لە ئەنجامی ئەمە ژیان خۆشتر ببێ. طبعا وەکو عەرزمانکردن ئەوە گەورەترین هاندەرە، یان لە کاتێکا چاکەکاری لەسەرەوە بۆ خوارەوە بێت ئەوە سۆز و میهرەبانی ئۆپەڕی سۆز و میهرەبانیە. کاتێکە لە خوارەوە بۆ سەرەوە بێت ئەو پەڕی با بڵێن دڵسۆزی و ئەم بابەتانێ. لەبەرەوە ئێمە لە هەموو چین و توێژەکە مەسەلەی چاکە وتمان سنووری نییە، سنووری ئێتر لەگەڵ خەڵکانێکە بناسرێن یاخود نەناسرێن، ئێتر لە گەورەوە بۆ بچووک لە بچووکەوە بۆ گەورە، یعنی ئینسان هەتاوەکو بتوانێت حتا ئەوەی کە وەکو عەرزمانکرد پێغەمبەر صلی الله علیه و فەرمێ تەنانەت زەردەخەنەکردن بەڕووی بەرامبەرەکەتەوە ئیتر ئەوە کە هیچی تێناچێت لە خواری خوارەوەیە. ئێماڵی ئەزان لە تاریخ لەسەر یان لابردنی بەشێکە لە ئیمان بەڵێ ینی ئەمانە نیە ئەمە چون بۆچی بەشێکن لە ئیمان لەبەرەوەی چاکەن ئەمانە بڵێ لەبەرەوەی ئەمانە چاکەن لەبەرەوە زۆر گرنگە ئێمە ئەم شتە لەناو خۆمانە. مامۆستا بەبارەشکە دەمەوێت بپرسم کەسێکی دەوڵەمەندمان هەیە بازرگانێکمان هەیە لە کۆڵانێک هەیە خوا پێداوە و سامانێکی باشی هەیە کەسێکیشمان هەیە هەر لەم کۆڵانەدا دەستکورتە هەژارە نەبووە نەدارە نانی ئێوارەی هەیە هی بەیانی نییە وەکو کورد دەڵێن نان بەنان ڕناگات. مەبەستم وێ ئەگەر ئەم پیاوە جامەوەکو نمونە باسی دەکەن ئەگەر ئەم پیاوە خوا پێداوە بەشێک لە سامانەکەی خۆی وەکو چاکە بیبەخشێ بەم پیاوە هەر ئەم پیاوە کە نەدارە نابێ بە پاسەوانی سامانی ئەم پیاوە هیچ نەبێ قسەی خراپی پێناڵێ هیچ نەبێ تووڕێی و ڕق و بوغز لە نێوانیاندا نامێنێ. ئەوە طبعا وەکو عەرزم کردن ئەگەر ئەو چاکە و چاکەکاریە لەسەرەوە بۆ خوارەوە بێ لەسەرەوە لە مەسئول و بەپرسەوە بۆ ژێردەسەکانیان بێ لە دەوڵەمەندەوە بۆ هەژارەکان بێ یانێ چەند گەورەیە اینجا لە خواریشەوە دووبارە کە ئەوان چاکە و چاکەکار بوون لە خوارەوە ئەو هەمووی هەست بۆ مەسئولیەتەکە بەرامبەری چەند خۆشە کابرایەکی مەسەلا وەکو جەنابەت باس کرد ئەو کەسە چاکەیەکە لەگەڵ کەسێکە ئیتر ئەگەر ئەو کەسە دەوڵەمەندە ئەگەر خۆشی لەوێ نەبێ بێنێ ئەمە حرسی ماڵەکەیەتی بێگومان ئەم پارێزگاریەتی ئەم ئیتر ئەمە هەمیشە چونکە ئینسان بەڕاستی هەمیشە پێی خۆشە ئەو کەسەی چاکەی لەگەڵاکە لە خۆی باشتر جوای بداتەوە چاکەی لەگەڵ بکاتەوە جا لەبەرەوە کەسێک ئەگەر یارمەتی فەقیر و فەقیرێک با هەژار چاکەی لەگەڵا بکە ئەو ئیتر مامۆستا چاکەکردن لەگەڵ خێزان و لەگەڵ مناڵ و لەگەڵ خانەوادەکەی خۆت ئەمە تایبەتمەندی نییە ئەمەش دەچێتە چوارچەوەی چاکەکردنەوە. وەڵای یەکەم چاکە و چاکەکاریە ئینسان لە خۆیەوە دەست پێ بکە ئەگەر کەسێک بۆ خۆی نەبێت کەسێکگەر بۆ خۆی نەبێت من لم يكن لنفسه فكيف يكون لغيره ئەگەر کەسێک بۆ خۆی نەبێ ئەبێ چاوەڕێ چیتری خەڵکی تر لێ بکە لەبەر ئەوە یەکەم کەس کە تۆ ئەبێ چاکەی لەگەڵا بکەی باوکو دایک و ماڵ و مناڵ و خێزانی خۆتە ئیتر لەوێ وردەوردە تەشەنەکە فالأقرب والأقرب يعني نزيكترين لنزيككانەوە دەست پێ بکە هەتا ئەوەی کە پێغەمبەر صلی الله علیه و فەرمێ خيركم لأهله وأنا خيركم لأهلي زۆر ناوێرین ئەوی نەش بخێنە دەمی خاتونەکانەوە زۆر بەیان کاکەتر وازان خێرەکم لأهلی تر ئەبێ ئەو هەرچێکی وەرە بێتەوە لە ئیتاعی ئەوە زۆر باشە مامۆستا گیان. مامۆستا گرفتێشکە گرفتی دەرونیە حاڵەتی نەفسی لایانی نەفسی ئینسانەکانە لە ئێستادا بەهۆی پێشکەوتنی ژیانی ناولێدنەی بەهۆی بوونی تەکنەلۆژیاوەیە بەهۆی ئەوەی کە زوو هەواڵەکان بڵاو دەبنەوە بەهۆی هەموو شەڕ و کوشتار و بگرە و بەردەی کە لە ژیانە ئێستا هەیە چاکەکاری تا چەند دڵی ئینسان خۆش دەکاوە تا چەند ئارامی بۆ ڕۆح و بۆ دڵی بۆ هەناوی ئینسانەکان دێنێ بۆ ناوە و ناخی ئینسان دێنێ. بەڕاستی ئەتوانین بڵێن ئەمڕۆ بە شەریەت مرۆڤایەتی لە هەموو کات و سەردەمێ زیاتر پێویستی بە چاکە و چاکەکاریە
چونکە بەڕاستی ئەمڕۆ ئەوانەی کە چاکە و چاکەکاریان لێ ئەوەشێتەوە زۆر بەداخەوەڵێن کەم بوونەتەوە. ئێستا باسی مەسەلا هەرێمی خۆمان وڵاتی خۆمان و شاری خۆمان بکەین. زۆر جار ئێمە کاتێکە کێشە و لەناو کێشە و گرفتی خەڵکیان ئێستا مشکلەکەمان زۆر جار لەگەڵ ئەم وەزعاکە هەیە فەقیرەکە مشکلەمان نییە لەگەڵە دەوڵەمەندەکانمان زیاتر لە فەقیری و هەژاری ئەترسن لە برسێتی ئەترسن تا فەقیرەکان جەوێکی وا خوڵقاوە خوڵقێنراوە ئەو میلەتەی ئێمە میلەتێکی باش بووە میلەتێکی باشە هیمەتی بەرز بووە بەڵام وردەوردە لە کۆمەڵە هینێکەوە ئەتوانن ئەوە تا خەریکن جاڵن جار کاتی خۆی شوێنێک بووە دەیەک بووە شارێک بووە خەڵکەکەی زۆر تەباو باش بوون لە ناویەکە ویستویانە کە لە یەکیان بپچڕێنن پارچە پارچیان کە نەیانتوانیوە ئاخرەکەی کابرایە گیە دەڵێ من ئەتوانم لێکیان جیاکەمەوە چۆن لێکیان جیاکەیتەوە وتی ئەمانە هەر تێکەڵی حرام نەبوون ئەمانە هەموو یەکو یەک خێزان و یەک عایلەوان تێکەڵی حرام نەبوون ئەگەر ئەتانەوێ ئەمە لێکیان جیاکەنەوە لە چاکە و چاکەکاریان بڕن حرامیان تێکەڵکەن دەی چۆن هەرچی جۆرە تەماعێکیان هێنا وەریانەگەر ئاخرەکەی فێڵباز بوو وتی کاکە هەموو ماڵێک هێلکەیەک بێنێ لەبەرەوەی فەرمانڕەوا ینی حکمی کردووە داوای کردو هەر یەکی هێلکەیەک بێنن شوێنێکیان دانا بۆ کۆکردنەوەی هێلکەکان وتی لەبەر قەرارە ئیشێکتان بۆ بکرێ مقابلەکە یەکی هێلکەیەکتان هێلکەیەک هیچ نییە هێلکەکەی هێنا بۆ سبێنێک کە هەموو کەس نەماوە هێلکە بێنە ناکەس نەمانکە دەوتیان باشە کاکە بۆ شوێ هێلکەکانیان هێشەوە بۆ سبەینە وتیان کاکە کەسێ بێ هێلکەی خۆی بەرێتەوە لەبەر هەر کەسێ بێ هێلکەی خۆی بێتەوە ئەو کاتە ئەمە من هێلکەی خۆم بردوت هێلکە هەر هێلکەیە من نازانم هێلکەی خۆم کامەوە تۆ نازانێت من هێلکەی تۆم برد ئەو هێلکەی ئەوی برد ئەو هێلکەی ئەوی برد هیچ کەس هێلکەی خۆی نەبردە لەم ڕێگەەوە شتێکەوتە بینیان شتێکەوتە بینان هێلکەکەی من گەورەتر بوو هێلکەکەی تۆ بچووکتر بوو هێلکێتە ئافرمی ئالێرەوە حرامیان هێلکەی حرام ئەم هێلکەی حرامی بر ئەو هێلکەی حرامی بر حرام بوشتەکە ئەڵێ وای لێ هات ئەوە وەکو ئەم سەردەمە لای ئێمە خەڵک لێک دوورکەوتنەوە خەڵک ینی هەرچەند ئێمە گلەی و زەمی خەڵکی خۆمان ناکەین ینی بە قەناعەتەوەڵێم الحەمدلله میلەتی ئێمە لە زۆر خەڵکی باشترە لەبەرەوە ئەڵێن با تۆزە لە حرام خۆمان بە دوور بگرین ئەو اینجا لەم سەردەمەدا هەروەکو سەردەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم چۆن خوای گەورە پەروەردگاری لە قورئانە بۆ ئێمە باسەکە باسی جێشی عوسرە بۆ ئێمە ئەکا بەڕاستی ئەم سەردەمە سەردەمی عوسرەیە ینی سەردەمێکە خەڵک لە ناڕەحەتیایە بە ئەوەی کە دەسەڵاتی هەیە دەسێ فرسەتە بۆ چاکە و چاکەکاری ئەتوانین بڵێن پێغەمبەر صلی وەکو ئەفەرمێ درهەمێک ئەفەرمێ جاری وایە درهەمێک پێشی 1000 درهەم ئەکەوێت ئەمڕۆ ئەو ڕۆژەیە کە درهەمێ ینی بەخشینی دینارێم مقابلی 1000 دیناری کاتی با بڵێن ئەو کاتەیەکەوە خەڵک هەمووی لە ڕەفاهیە تاژی چونکە ئێستا خەڵکانێکی وا هەن بەڕاستی محتاجی یان محتاجن فەقیرن هەژارن مامۆستا دوا پرسیار و زۆر بە کورتی لە ماوەی یەخولاگەگە و توانی وەڵام دێەوە چاکەکاری تۆ چاکەیەک لەگەڵ خەڵک دەکەی چاکەیەکی ڕاستەقینە ڕازگۆیەتیشی تێدا ناخوێنرێتەوە لە چاکەکردنە کە تۆ بە ڕوویەکی گەشەوە مامەڵە لەگەڵ و دەکەی هەز ناکەی ئەم مرۆڤە لەگەڵیشتدا هەر ڕازگۆیی تێدا لەم چاکەکاری ڕازگۆیشی لە دەخوێنرێتەوە ئێمە لە یەکەم جار باسی هینەکەمان کردوتمان ئاگری دۆزەخ بە شەهید و بە عالم و بە سەخی هەڵەگیرسێن ئەو ئێستا لەم پرسیارە ئەتوانین وەڵامەکەی بە کورتی بدەینەوە هەر چاکەیەکی کرد لەگەڵ هەر کەسێکە بەس چاوەڕێی چاکەی بەرامبەرەکەت مەبە هەر چیەکت کرد تۆ بەس لەبەر خوا بیکە ئێتر بەرامبەرەکەیش چاوەڕێ ئەوە مەکە تۆ چاکەیەکی لەگەڵا کرد چاکە لەگەڵا بکاتەوە ئەمە چاکە نییە چاکە بە چاکە پێی ناوترێت چاکە پێوتێت دەسەوام لە کوردەواری خۆمانە لەبەر ئەوە بۆیە ئەو عالمەی کە ئاگری دۆزەخی پێ هەڵەگیرسێنرێ لە عیلمەکەیان مەبەستی لە ڕیا بووە ئەوەی شەهید بووە لە ڕیا شەهید بووە بۆ خوا شەهید نەبووە نیەتی تری لەگەڵا بووە ئەوەی کە سەخی بووە بۆیە خەڵک پێ بڵێ سەخی لەبەر خوا نەبووە لەبەر ئەوە هەرچیەک کە ئەیکەین هەرچێکمان کردووە هەرچێکە ئەیکەین هەر کەسێکیش هەرچێکە بە چاوەڕێی بەرامبەرەکە نەبێ اینجا ئەو کاتە دڵخۆش بە چاکە بکەی لەگەڵ یەکێکا منەت نەزانێ اینجا دڵە خۆش بێ بەوە کەو بخوای ئەو اینجا بۆ خوای چونکە بەڕاستی هەمیشە چاکەی خۆت لەگەڵ خەڵکیان لەبیرکە هەمیشە خراپەی خەڵک لەگەڵ تا لەبیرکە
بەڕێزان لە ماوەی ڕابردوو لە بەرنامەی گفتوگۆ لەگەڵەوەی خۆشەویست بووین تەوەرەی بەرنامەکەمان فەرمانکردن بوو بە چاکەکاری بە میوانداری بەڕێز مامۆستا فاروق معروف زانای ئاینی. مامۆستاجیان زۆر سوپاس. خی گەورە سەلامت بۆ ئامادەبوون. ئومێدەوارین توانی بێتمان ئینشاءالله سەرکەوتنی زۆر سوپاس دەکەین. مادومان کردی. خی گەورە سەلامەتان کە بینەرانی بەڕێز و عزیز ئێوەش هەمیشە لە شادی و خۆشبەختی و چاکەکاریا بن. بەخوای گەورەتان ئەسپێرین. خواتان لەگەڵ.